بەشێک لە ئەندامانی حیزبە تروکمانەکان لە شاری هەولێر ناڕازین لەو کەسانەی لە ژێرناوی تروکمانەکانەوە لە هەرێمی کوردستان پۆستی حکومی و پەرلەمانیان بۆ خۆیان دەستەبەر کردووە. ئەوان دەڵێن حیزبە دەسەڵاتدارەکان هەژمونی خۆیان بەسەر بەشێک لە پێکاتەکان و بەتایبەت حیزبە تروکمانەکاندا فەرز کردووە. بە ناوی ئەو حیزبانە کەسانی سربەخۆیان دەنێرن بۆ جومگەکانی دەسەڵات و بەتایبەت پەرلەمان. دەشڵێن ئەو خەڵکانە لەو ڕێگەیەوە خزمەتی خۆیان و دەسەڵات دەکەن و لەم نێوەندەشدا هاوڵاتی ڕەسەنی تورکمان پشتگوێخراون. هێزە دەسەڵاتدارەکان تورکمانیان قۆڕق کردووە بۆ خۆیان کە نسبەی خۆیان پێ زیاد بکەن، خزمەتی خەڵکە ڕەسەنەکەش ناکەن. خەڵکی هەولێر ئێستا تورکمانە ڕەسەکان هەموو لە فەقیری تەرحیل کراون و ئەوانەی کە ئێستا بە ناوی تورکمان حکومڕانی دەکەن نوێنەری ڕاستەقینەی گەلی تورکمانین زۆر بەواقعی پێدرێم. نوێنەری ڕاستەقینەی حزبەکانی خۆیانن پیرۆزیان بێ حزبایەتی دەکەن کە وەڵڵاهی پێمان خۆشە کاری سیاسی خۆیان دەکەن، بەڵام بە ناوی حزبەکەی خۆیان قسە بکەن. ئێمە هیچ شێشەمان نییە، پیرۆزیان بێ یا ڕەبی 50 کورسیانە بێ، بەڵام بە ناوی تورکمان حرامە بی. ئەو خەڵەکەری نەبژاردووە، ئەو ڕۆیشتووە حیزبە دەسەڵاتدارەکان داینایە بۆ خۆی قۆڕق دەکاو ناو دەنگ و بە بەنجی خەڵکەکەی دەباو بەبێ منەتیش نەیانتوانیوە داخوازی و داواکاریەکانی ئەو مکەونە جێبەجێ بکەن، بەڵکو بوونەتە سێبەرێکی حیزبە دەسەڵاتدارە گەورەکانی ناو هەرێمی کوردستان. هیچی تر ئەداییان نییە و بەڕاستی ینی سری ئەداییشیان کە یان 2-3 ساڵە هەڵبژێردراون بزانم مۆتەمەرێکی سەحەفیانەیە ئەم بەیانە دەرەکەین و ئێعلانی خۆمانەکەین. هەڵبەتە زانیمانە ئەوانە نوێنەرایەتی ئێمە ناکەن و ئەگەر نوێنەرایەتیش بکەن نوێنەرایەتێکی زۆر زەعیف و زۆر یعنی ناپراکتیکە نوێنەرایەتەکەین. ئێمە ئەمانوێ بەدیلێک بین، بەدیلێکی سیاسی یعنی بەدیلێکی هی ئەو مکەوینە کە بەڕاستی لە ڕێگای هەڵبژاردنەوە کە بکرێت ئێمە ئەچینە ناو سەحنەی هەڵبژاردنەوە و ئەوە عەرز ئەوە کەس. لەبارەی پێکاتەکانەوە ڕۆژنامەنووسێک پێی وایە باشترین هەنگاو بۆ ئەوەی پێکاتەکان نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن پێویستە لیستێکی تایبەتی دەنگدەرانی خۆیان هەبێت و دەنگ با خۆیان بدەن، نەک حیزبە دەسەڵاتدارەکان بە دەنگدەرانی خۆیان لە لەق و ناوچەکان دەریان بچوێنن. با لە هەڵبژاردنیشا بەشدار بن بە مەرجێک بە پێی حەجمی خۆیان ئەوان چۆن دەڵێ مافیان پێ بدرێ و ئەو کەسانەی کە دەبن بە نوێنەریشیان با نوێنەری ڕاستەقینەی پێکهاتەنەتەوەی و ئاینەکان بن ئیستیغلال نەکردن لەلایەن هیچ حیزبێکەوە. بەداخەوە ئەوەی کە دەبیندرێت تا ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئەمە خۆمان جۆمان لە پێکاتە ئاینەکان و تەوەکانی هەرێمی کوردستان دەبی گلەی ئەوە دەکەن دەڵێن ئەوانەی کە لە هەرێمی کوردستان پۆستیان وەرگرتووە و چونەتە پۆستی باڵا و هەروەها بوونەتە ئەندامی پەرلەمان دەڵێن ئەمانە نوێنەرایەتی نەتەوەکانی ئێمە ناکەن یاخود پێکاتەکانی ئێمە ناکەن. جا بۆ ئەوەی کە ئەم مەعمایە کۆتایی پێبێ پێویستە لە یاسای هەڵبژاردن ئەم جارە لیستی سربەخۆیان هەبێ بۆ ئەوەی کە ئەوان چۆن دەڵێ هەر یەکەوە هەر نەتەوە و هەر پێکاتەیەکی ئەم هەرێمی کوردستانە نوێنەری خۆی بە حەقیقەت هەڵبژێرەوە. ماوەی چەندین ساڵە پارتی لە هەرێمی کوردستان هەیمەنەی خۆی بەسەرپرسی نوێنەرایەتی پێکاتەکاندا سەپاندووە و ڕێگە نادات پێکاتەکان نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان دیاری بکەن. ئەمەش کاردانەوە و نیگەرانی فراوانی لە نێوانچین و توێژە جیاوازەکانی پێکاتەکاندا دروست کردووە و لە ئێستادا چاوەڕوانی ئەوەن لە ڕێگەی هەمواری یاسای هەڵبژاردنەکانی هەرێمەوە دۆسیەی پێکاتەکانیش لە ژێر هەیمەنەی پارتی دەربهێنرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.